ئەمڕۆ 58 ساڵ تێدەپەڕێت بە سەرداسانێکی مێژوویی شۆڕشی ئەیلول بە ڕابەرایەتی سەرکردەی گەلی کوردستان بارزانی نەمر بە سەرپرشتی ڕاستەوخۆی ئیدریس بارزانی لە ڕۆژی 2/5/1966 ڕژێمی ئەو کاتی ڕاو بە سەرۆکایەتی عەبدوڕەحمان مەعارف بە پاڵپشتی چەند لیوایەکی سەربازی پڕ لە چەکی پێشکەوتوو هێرشێکی بەرفراوانیان کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە، بەڵام پێشمەرگەکانی شۆڕشی مەزنی ئەیلول و بە هاوکاری و بەشداری هێزەکانی حزبی شووعی لە 12/5/1966 پەلاماری دوژمنیان تێکشکاند. سەرۆک بارزانی لە پەیامێکدا دەڵێت داستانی هەندرێن وانەیەکی باشە بۆ دوژمن و داگیرکەران کە ئەگەر بیانەوێ ئیرادەی میلەتی کورد تاقی بکەنەوە بەم شێوەیە تووشی شکست دێن. داستانی هەندرێن بە خوێنی پاکی شەهیدان خەدر عەوڵا بەگی دەرگەڵەیی، عارفی یونس هەولێری، ساڵح مام ئیلیاسی ڕواندزی و نۆ بریندار تۆمان کرا. داستانی هەندرێن کوردی بردە قۆناغێکی نوێ و بەهۆی ئەوەی شکستی بە گەورەترین هێرشی زەمینی و ئاسمانی ڕژێمی ئەوسەی عێراق هێنا و حکوومەتی عێراقی ناچار کرد واز لە بیرۆکەی سەربازی بهێنێ و پەنا بباتە بەر ڕێگاری دانوستاندن. لە دوای تەواوبوونی شەڕی هەندرێن بە مەبەستی ڕێگەدان بە ناشتن و گواستنەوەی تەرمی کوژراوانی سوپای عێراق بارزانی پێشنیاری کرد بۆ ماوەی 24 کاتژمێر ئاگربەست ڕابگەیەندرێ تا خاچی سووری نەدۆڵەتی ئەو ئەرکە بەجێ بگەێنێ. ئەم بەگاوازەی بارزانی ڕووی ڕاستەقینەی شۆڕشی کوردستان دەردەخات کە پابەندی یاسەی جەنگ و پەیمانە نێودۆڵەتیەکان دەبێت. بە درێژایی مێژووی دەڤەری سۆران مەڵبەندی هەڵگیرسانی شۆڕش و ڕاپەڕینەکان بووە دژ بە ڕژمە داگیرکەرەکان و کاریگەری تەواوی هەبووە لە گۆڕانکاریەکان. سەرکردایەتی شۆڕشی ئەیلول و گوڵان لەو دەڤەرە جێگی بووە لە ڕووی پێکاتەیی جوگرافیاوە بەو پێیە ناوچەیەکی شاخاوی بووە، ئەمەش سوودی زۆری هەبووە بۆ خەباتی شاخ.